لە بەژمارەی ئەم جارەدا باس لە پرۆژەی ڕووناکی کارەبای 24 کاتژمێری حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستانەکەین. پرۆژەی ڕووناکی کارەبای 24 کاتژمێری بێگومان لە هەفتەی دەی ساڵی 2024 لەلایەن مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچۆ ڕاگەیەنرا. لە 17 گەڕک لە شاری هەولێر لە ئێستادا جێبەجێ کراوە. بەم زوانش بڕیارە لە شاری سلێمانی و لە دهۆک و هەڵەبجەش دەست پێ بکات. لەو 17 گەڕەکە 65,000 هاوبەش ئەم پرۆژەیان بەسەرا جێبەجێ کراوە کە نزیکەی 250,000 کەس لە خۆوەگرێت. تا کۆتایی ساڵی 2026 بڕیارە تەواوی هەرێمی کوردستان پرۆژەی ڕووناکی پێبگات و کارەبای 24 ساعتی هەبێت. باش بزانی نرخی کارەبا لە پرۆژەی ڕووناکی چۆنە. تەڵەن ئەم سعرانە حکوومەت یارێن بە شێوازێکی فەرمی و ڕسمی بڵاوی نەکردێتەوە، بەڵام ئەو پسوڵانەی کە هاتۆتەوە ئێمە چەند پسوڵەیەکمان وەرگرتووە تەقسیممان کردو بەم شێوازە دەرەچێ. هەر هاو بەشێک 100 بۆ 600 کیلۆوات بەکاربێنێت 90 بۆ 6,000 دینار کارەبای بۆ دێتەوە. هەر هاو بەشێک 600 بۆ 750 کیلۆوات بەکاربێنێت 6 بۆ 8,000 دیناری لە پرۆژەی ڕووناکی بۆ دێتەوە. هەر هاو بەشێک 750 تا 900 کیلۆوات بەکاربهێنێت بێگومان 8 بۆ 105,000 دینار کارەبای بۆ دێتەوە. هەر هاو بەشێک 900 کیلۆوات یان زیاتر لەوە زیاتر سەرفکە و بەکاربێنێت بێگومان 105,000ەوە دەست پێ دەکات، یعنی 105,000 بۆ دێتەوە و بەرەو سەرتر بەرەو 110 120 150 200 تەنانەت 300,000یش هاتوتەوە بۆ هاوڵاتیان. جا ئێستا باسی ئەم سعرەکەین لەگەڵ سعری حکومی چۆناهەیە. جیاوازی نرخ لە نێوان پرۆژەی ڕووناکی و کارەبای حکومی. ئێمە سێ پسوڵی سێ هاوبەشمان لە شاری هەولێر وەرگرتووە بەم شێوازە. هاوبەشێکیان 980 کیلۆوات کارەبای بەکارهێناوە. لە پرۆژەی ڕووناکی 118,000 دیناری بۆ هاتۆتەوە، بەڵام ئەگەر بە کارەبای حکومی بواە 22,260 ناری بۆ هاتەوە. بۆ لەبەرەوەی کارەبای حکومی لە 1 کیلۆوات تا 450 کیلۆوات بە 18 دینارە، لە 450 تا 900 بە 24 دینارە، لە 900 بۆ سەرەوە تەساعودی ئاوا زیاکە بێتە 36 دینارە بێتە 50 دینار بەم شێوازە زیاکە، بەڵام لە پرۆژەی ڕووناکی لە 100 دینارەوە دەست پێەکە. هاوبەشێکی ترمان وەرگرتووە لە شاری هەولێر کە 1740 کیلۆوات کارەبای بەکارهێناوە. لە پرۆژەی ڕووناکی 263,000 دیناری بۆ هاتۆتەوە، بەڵام ئەگەر بە پارەی کارەبای حکومی بواە 61,350 دیناری بۆ هاتەوە کە نزیکی 200,000 دیناری زیاتەیە. هاوبەشێکی ترمان 2270 کیلۆوات کارەبای بەکارهێناوە. چەندی بۆ هاتۆتەوە 363,000 دیناری لە پرۆژەی ڕووناکی بۆ هاتۆتەوە. لە کاتێکدا ئەم هاوبەشە ئەگەر بە کارەبای حکومی پارەی بایە بێگومان 102,600 دیناری بۆ هاتەوە. جیاوازیەکان زۆر زۆرن، نرخەکان لەسەر هاوڵاتیان ئێجگار بەرز بۆتەوە. باش با بەراوردێ بکەین بە هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی نزیک خۆمان و تەنانەت ئەوروپاش. بزانین نرخی کارەبا لە هەرێمی کوردستان بەچەنەیە لە وڵاتانی تر بەچەنەیە. لە کاتێکدا بێگومان ئەمە پەیوەندی بە داهاتی تاکیشەوە هەیە. لە وڵاتێک گەر داهاتی تاک بەرز بێت خزمەت گوزارەکانیش ڕێژیان بەرزترە، ینی پارەی زیاتر حکومەت وەرەگرێ، بەڵام لە هەرێمی کوردستان بەم جۆرە نییە. لە عێراقی تەنیشت خۆمان 1 کیلۆوات کارەبا بە 10 دینارە. لە سعودیە 1 کیلۆوات بە 55 دیناری عێراقیە. لە کویت بە 30 دینارە کیلۆواتێک کارەبا. لە نەرویج کە وڵاتێکە ئەکەوێتە کیشوەری ئەوروپا و داهاتی تاک تیا بەرزە، کیلۆواتێک کارەبا تەنها بە 96 دیناری عێراقیە. ئەی لە هەرێمی کوردستان لە پرۆژەی ڕووناکی سەرۆکی حکومەت بێگومان بە 100 دینار، ینی لە 100 دینارەوە کیلۆواتێک دەست پێکات بۆ زیاتر. لە کاتێکدا داهاتی تاک لە هەرێمی کوردستان لە نەرویج و لە کویت و لە سعودیەش زۆر زۆر لە خواردرا ئەگەر بەراورد دەکەین، بەڵام کارەباکەی لە نەرویج و لە کویت و لە سعودیەش بەرزترە. بەڕاستی ئەمە زوڵمێکی زۆرە لە هاوڵاتیان و هاونیشتیمانیانی هەرێمی کوردستانەکرێت. ئەمی باسمان کرد پرۆژەی ڕووناکی، پرۆژەی کارەبای 24 کاتژمێری.